ئێستا بابینە سەر حەقیقەت بابزانین ئەم ئینسانە بەرەو چوە ئەڕوات ئەگەر دەستمان برد بۆ ئەندامانی ڤایتەڵ واتە ئەندامانی سەرەکی لاشە جگەر بە هیچ شێوەیە ناتوانین دەستکاری بکەین چونکە مانەوەی ئینسانەکە بە جگەرەوەیە ئینسان ناتوانێت بەبێ جگەر بۆ ماوەی چەند ڕۆژە کەمتر بژی گورچیلە ئەگەر هەردووکی دەربێنین و بوەستێت لەوانەیە بتوانین ماوەیە بخێنە سەر غەسل و ژیانی بەردەوام بێت بەڵام دواتر هەر دەمرێ و کۆتایی پێدێ ئەوەی کە ناوێرین ئێستاکەنە دەستی وەبەرین یەک سیمان هێشتوێتەوە سیەکەی ترمان لا بردووە ئەگەر ئەم سیە لابەرین هیچ شتێک نییە هیچ جیهازێک نییە کاکتۆ منەمەی ئەم سیە لابم ئەتوانم جیهازێکی وا پێیاکەین کە ئیشی سیەکانمان بۆ بکە کاتە ناتوانم سیەکەی لابم بەداخەوە کاتە بێ سی بۆ بێڵمەوە دڵیش ئەو ئەندامی سەرەکی و لە ناوەڕاستایە و هیچ مەجالێکی دەستکاریکردنی نییە و مێشکیش لەولاوە بوەستێ هیچ دەستکاریەکی ناکرێ ئێستاکەنا بەشێکی مێشکیشمان دەرهێنا بابزانین وەزعی چۆنە بێت بەڵێ کەواتە ئەمە ئەوەیە خۆشەویستەکانم کە پێوترێت ئینسانێکی ناتەواو ئینسانێکی کەمەندام بەشێ لە دڵ بەشێ لە جگەریش ئەمانە هەمویان دەرهاتن ئێستاکەنا سەیری وێنەکە بکەن لە بەرچاوی جەنابتان ڕوونە ئەوەی کە ئێوە لە ژێر پێست و لە ڕووکەشی ئینسانە ئەیبینن ئەمە حەقیقەتەکەیەتی خۆشەویستان